نیشتنەوەی یەکەم فڕۆکەی گەشتیاری رووسی لە تورکیا پێدەچێت هەواڵێکی دڵخۆشکەر بێت بۆ حکوومەتی تورکیا و کەرتی گەشتیاری ئەو وڵاتە. بۆ یەکەم جار لە دوای ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات، فڕۆکەیەکی رووسی کە ژمارەیە گەشتیاری هەڵگرت بوو لە تورکیا نیشتەوە. ئاژانسی تاسی رووسی بڵاوی کردەوە کۆمپانیای رووسیا بۆ فڕۆکەوانی هەموو گەشتەکانی مۆسکۆ و سانت پترسبۆرگی بۆ شاری گەشتیاری ئەنتالیای تورکیا وەرگرتووە. ئەوەش دوای ئەوەی لە مانگی ڕابردوودا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە نامەیەکدا بۆ ڤلادیمیر پۆتنی سەرۆکی رووسیا داوای لێبوردنی کرد لە خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکە. پێنجشەممەی ڕابردووش ڤلادیمیر پۆتن داوای لە حکوومەتی وڵاتەکەی کرد هەموو ڕێوشوێن و ئەو سزایانەی خراونەتە سەر گەشتکردن بۆ تورکیا هەڵبوەشێنێتەوە. وەزارەتی گواستنەوەی رووسیا ڕایگەیاند بڕیاری دەستپێکردنەوەی گەشتەکانیان بۆ تورکیا پێگەیشتووە بەو مەرجەی حکوومەتی تورکیا بەڵێنی گرتنەبەری ڕێوشوێنی پێویست بدات بۆ پاراستنی گیانی گەشتیارە رووسەکان. تێکچوونی پەیوەندیەکانی تورکیا و رووسیا دەگەڕێتەوە بۆ 24 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو کە بەهۆی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی رووسی لەسەر سنووری تورکیا و سووریا لەلایەن سوپای تورکیاوە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات گرژی تێکەوت و حکوومەتی رووسیا چەند سزایەکی ئابووری بەسەر تورکیا تا سەپاند بە تایبەت لە بواری گەشتیاریدا. تورکیا لە ڕووی گەشتیاریەوە لەسەر ئاستی جیهاندا پلەی شەشەمی هەیە و ئەستەمبوڵی شەشەمین شاری گەشتیاری جیهانە، بەڵام بەپێی ئامارەکانی وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزاری تورکیا ڕێژەی سەردانیکردنی گەشتیاران بۆ تورکیا یەک لە سەرسیە کەمی کردووە کە ئەوەش نزمترین ئاستی گەشتیارانە بۆ ئەو وڵاتە لە 22 ساڵی ڕابردوودا. دابەزینی ڕێژەی گەشتیاران بۆ تورکیا بەگشتی بۆ ئالۆزیەکانی باکووری کوردستان و تێکچوونی پەیوەندیەکانی نێوان رووسیا و تورکیا و تەقینەوەکانی ئەو وڵاتە دەگەڕێتەوە. دوایین گورزیش کە بەرکەرتی گەشتیاری ئەو وڵاتە کەوت هێرشکردنە سەر فڕۆکەخانەی ئەتاتورک بوو لە ئەستەمبوڵ لە 28 مانگی ڕابردوودا کە بەهۆیەوە 41 کەس کوژران و 239 دیکەش بریندار بوون. دەستپێکردنەوەی گەشتەکانی نێوان رووسیا و تورکیا چاوەڕوان دەکرێت کەرتی گەشتیاری ئەو وڵاتە تا ڕادەیەک ببوژێنێتەوە، بە تایبەتی کە گەشتیارە رووسەکان لە ساڵی 2014 دووهەم زۆرترین گەشتیار بوون کە سەردانی ئەو وڵاتەیان کردووە کە 3,500,000 گەشتیار بوون.